سەرنجڕاکێشە و دەستت دەکێشی بەرەو کوفر جاروەیە لەسەر مەرجێدا پێت دەدۆڕێنی لەو کاتە حەساس و ترسناکەی بەدەیەها کەس دیتراوە لەوانە زانایانی ئیسلام و ئەهلی سوننە و جەماعە باسییان کردیە دەفەرمۆن لەسەر مەرگدا تۆ مادام لەگەر گوناهی ژیای گوناهت دێتەوە بیرێ چەندی پێت بڵێ لا ئیلاهە ئیلا الله بەڵام ئەتوو پارە و پول و گوناه و تاوان و کردەوە خراپەکانی خۆت دێتەوە سەر زمانت و ئەوانە دەڵێەوە و مەلەکول مەوتی ژوا لەسەرت حاضرە پەنا بەخوای رب العالمین بۆەوەی گیانت بکێشی. ئیمامی ذەهەبی لە پەرتووکی ئەلکەبائیردا دەفەرمێ دەڵێ پێشەوا مجاهید فەرموویەتی کە گەورە تابعینە ما من ميت يموت إلا مثل له جلساؤه الذين كان يجالسهم فاحتضر رجل ممن كان يلعب بالشطرنج فقيل له قل لا إله إلا الله فقال شاهك ثم مات فغلب على لسانه ما كان يعتاده حال حياته في اللعب فقال عوض كلمة التوحيد شاهك. پنا بخوای دەفەرمێ تۆ لەگەر چێ زۆر دانیشت بووی و هاتوچووی چ کۆڕ و مەجلیسێکت کردبی لەگەر چ برادەرانێک بووبی و خولیای چ ئیش و کار و گەمەیەکی بووبی لە ژیانی دنیاتدا ئەوە لە سەرمەرجێدا دەهیندرێتەوە بەرچاوت ئەو پێشەوا گەورەی ئەهلی سوننە و جەماعە مجاهید دەفەرمێ دەڵێ هەتا یەک لە نەفەرەکان بۆیان جێڕاینەوە مسلمان بووە بەڵام تاوانکار بووە هەردەم لەو کۆڕ و مەجلیسانەدا دەنیشت گەمەی شەترەنجی دەکرد لە گەمەی شەترەنجدا خەریک بوو خولیا بوو پێیوە لەسەر مەرگدا بوو پێیان دەگوت بڵێ لا ئیلاهە ئیلا الله ئەویش نەخێر دەیگوت ها ئەوە پاشا و کژمەلیک دەڵێ ئەو های دەگوت و هەر ئەوەی بەسەر زمانیدا دەهاتەوە ئەوان پێیان دەگوت برێ لا ئیلاهە ئیلا الله ئەویش دەیگوت نەخێر کژمەلیک چونکە لەگەروەی ڕاهات بوو هەتا لە ناکاو مەلەکول مەوت لەسەر کژمەلیک ڕوحی کێشە لەسەر وەش زندی دەبێتەوە پەنا بەخوا چونکە پێغەمبەر فەرمووی عەلەیهی السەڵات وەسەلام ئینەمە الئەعمال بالخەواتیم کار و کردەوەکان بەڕاستی بەدوایین و ئاخرینە چت بەسەر زمانی دابێ و چ کار و کردەوەیەکی کۆتاییت بی لەسەوەی ڕوحت بکێشرێ و لەسەر وەش زندی دەکرێەوە و ئەوەشت بەسەر زمانی دادێتەوە لە مەیدانی حەشر و حیسابدا. زۆر کەس هەبووە زانانی ئێستاش بۆمان دەجێڕنەوە و داعیەکان و ڕەنگە بەخۆشتان دیتبتان کە لەسەر مەرجێ بووە کەسێکی گوناهکار و تاوانکار بووە کاتێک پێی دەڵێ لا ئیلاهە ئیلا الله و گوناهەکان دەڵێتەوە. یەکێک لە زانە بەڕێزەکانی داعی و کە دکتۆریشە پزیشکە دەفەرمی لە یەکێک لە وڵاتەکانی ئەوروپای لە سوید بووم دەڵێ دیتم نەخۆشێک لە نەخۆشخانەکەی داخل کرابوو گەنجێکی تازە پێگەیشتوو بوو پرسین گوتیان ئەوە بەس پیرەداکێکیە و هەموو جار دێ سەردانی دەکەن دەڵێ زانیم کەوا عەرەبە و بە حیساب دەبی مسلمانیش بی و خەرکی لوبنانیش بوو دەڵێ منیش لێی چوومە پێش بەوەی کە عەرەب بووم و مسلمان بووم گوتم بزانم ئەو کەسە چێە و لە چێوە هاتیە دەڵێ تەمەشام کرد لاشە و جەستەی تۆزێک ڕەنجی خۆش نەبوو و لەسەر هەستم دەکرد لەوەی کەوا گیانی و ژیانی لە مەترسیدایە وەکو پزیشکێک تەقریرە طبیەکانم خوێندەوە دەڵێ ئەخیری دیتم لەحظە بە لەحظە چرکە بە چرکە ئەو کەسە گیانی خەتەرتر دەبێ ژیانی لە مەترسیتر دارتر دەبێ و لە پاشان دیتم ڕەنگیشی هێدی دەگۆڕا بەرەو ڕەشایەتی دەچوو دەڵێ گوتم کانی خزم و کەسەکەی یان داکەکەی دەرێژمارە تەلەفۆنەکەیان پێدام ئیتیسالم پێوە کرد گوتم تۆ دایکی ئەو نەخۆشەی گوتی بەڵێ تم زەحمەت نەبی ئەگاتە نەخۆشخانەی بێ حاڵەتی کوڕەکەت شڕە و خراپە دەڵێ وش گوتی وا من لە ئیشێمە و ئیش دەکەم ئیشەکە و کارەکەم تەواو بی ئەگەر نامۆڵەتم نادەن ئەو جادێم ئەوە ڕەحم و بەزەیی ئەوروپایە بەڕێزان و خۆشەویستان هەمووی لەسەر پارە و مادیاتە لەسەر مەسلحەت و ئیشکردنە ئەگەر کوڕت لە مردنیش دابی کابرای تاجیر و پارەویستە ئەوروپیە بێدینە کافرە پیسەکە مۆڵەت و ئیزنت نادا مەسلحەت و بەرژەوەندی خۆی بەتوو نادا ئەگەر بشتی قەتع ڕاتبت دەکا و ئەو ماوەی کەوا چووی ناڵێ کوڕی لەسەرە مەرگە ئەو کاتەی ڕەنگە معاشەکەت لێ دەبڕێ بەقەدەر ئەوەی لە ئیشەکەیدا دەبڕێ
دەڵێ گرنگەوەیە دوای ماوەیەکی دایکی هات دەڵێ دایکی هات و تۆزێک فرمێسکی هەر باراند و هاتە سەر کوڕەکەی دەڵێ مەش گوتمان دەبی بە دوور کەویەوە حاڵەتی کوڕەکە دوایە و لێم پرسی ئەی دایکی ئەو کوڕەی تو ئیش و کاری چییە دەڵێ گوتی مسلمانە دەڵێ گوتی بەڵێ الحەمدوللا ئەمە هەمومان مسلمانین ئەمە جاروەیە ساڵی جارێکی دەگەڕێینەوە لوبنان بەس لۆ زیارەتی گۆڕ و قەبری باب و باپیران و داپیرەکانمان دەڵێ وەی دەزانی مسلمانەتیەر ئەوەندەیە بەڵام شمەک و جلوبەرجی هەڵسوکەوتی ئەو ئافرەتەی دایکی کوڕەکەش لەگە ئەوروپیەکان هیچ فەرقی نەبوو هەستت پێ نەدەکرد مسلمانە دەڵێ گوتم حاڵەتی کوڕەکەت زۆر خراپە گوتیارێ وەڵا هەست دەکەم دەڵێ مش چوم هەر لە بن گوێی گوتم لۆ خێری خۆم دەمگوت لا إله إلا الله زانیم لە گیاندانە و لە ڕوحدانە دەڵێ هێدی لاشە و جسم و پیستەکەی ڕەش هەردەگەڕە هیچ لە دەست پزیشکەکانیش نەمابوو نەیان دەزانی ئەوە چییە بەسەری دێ دەرێ لە وڵامی من هەندێک جار زمانی دەبۆیەوە و ناوی ئافرەتێکی دەینازانیم ناوی ئافرەتانە ئافرەتێکی ئەجنەبیەیە ئافرەتێکی کافیرەیە و بێبڕوایە ناوی ئیوانە دەڵێ گوتمە داکەکەیەوە چ دەرێ لە وڵامی مندا دەڵێ گوتی کوڕەکەم لەوەتی پێگەیشتیا کچێکی دیان هەبووە لێرە حەزیان لە یەکتر کردیە و لەگەر یەکتریان ڕابواردیە دڵی هەر بەوی بەند بوو ڕەنگە ناوی ویبی لەسەر زمانیتی ئێستا ئەویش ئاگای لە کوڕی من نییە دەڵێ من زیاتر لە 10 جاری پێم گوت بڵێ لا إله إلا الله دەڵێ ئەویش دەیگوت نەخێر کا فلانە ئافرەت دەڵێ لە ناکاو دیتم لەو قسەکردانەدا بوو ڕوح و گیانی دەرچوو و جیهازەکەی و تەختیت و ئەو بابەتە شتانەی لەسەر دڵماندا بوو نیشانیدا تەواو ئەوە گیانی جودا بۆەوە ڕوحی جودا بۆەوە لەگەر لاشە و جەستەکەی و مرد دەڵێ تەمەشام کرد وەکو پارچە ڕەژوێکی لێ هات بوو ئەو لاشە و جەستەیە دەڵێ داکەکەی گوتی کوڕەکەم بەڵێ گوناهکار بوو تاوانکار بوو زیناکەر بوو و ئارەقی دەخواردەوە خەریکی ئەو شتانە بوو چونکە لەگەر ئافرەتەکەی شەو و ڕۆژ دڵی بەوی بەسترابەوە هەر ئەو دەهاتە سەر زمانی لەسرە مەرگدا بەدەیەها کەسیش دیتراوە لە ناو کوردەواری خۆشماندا خولیای دۆلاری بووە و دۆلاری خۆشویستیە کە چووی لەسرە مەرجێ پێت گوتیە بڵێ لا إله إلا الله گوتیتی دۆلار بە چەندیە و نرخ و سعرەکەی لە بازاری گەیشتە چێ ناتانی جواب بداتەوە بەدەیەها کەس کوتاڵ فرۆش بووە و قماش فرۆش بووە لەسرە مەرجێدا لەگەروەی زمانەکەی لەسەروەی ڕاهاتیە مەتری بەوەندەی و لە چێن دەرە ئێستا فلان نەوعە قماش و لە ناکاو لەسەر ئەو حاڵ و باڵەی مردیە یان ئەگەر گوناهکار بووبی لەسەر گوناهی مردیە جاوەرم برا گەنجەکانم کە بیستیتم گەنجەکان لە گەڕەکی مە و لە شوێنەکانی تریش هەیانە ئەوڕۆ خولیای مۆبایلاتن پەنا بەخوای ڕەب العالەمین ئەو مۆرانەی ناموس بردن کار و ئیشی بۆ ئاسان کرایە لە قەتاتە پیس و ناشیرن و بەدڕەوشتیەکان لەسەر مۆبایلەکانتان تۆمارە یان لە ئەنتەرنێتتان وەرگرتیە و لەسەر کۆمپیوتەرەکانتان ئێوە وێنەکانتان کێشایە و هەردەمای دەچن دەزانی لە چ فایلێکتدانایە دەبترسێ لە خوای ڕەب العالەمین یان کە مۆبایلی لێ دەدەی بۆ ئافرەتێکی بۆ کچێکی دەتەوێ ناموسی خەڵکی شەرمەزار بکەی و ناموسیان ببەی دەبزانە برای بەڕێزم لە ناکاو مەلەکول مەوت دێ داد دەبڕێنی لەو شتانە ئەگەر خۆ نەگەڕێەوە و تۆبەی نەکەی و لەسەر ئەو گوناهانە بەردەوام بی بەدڵنیاییەوە ئەو کاتی زمانت دەگەڕێ یان باسی لەقتە فلیمە ڕوت و قوتیەکەی دەکەی یان باسی گۆرانیەکیە و یان باسی لاعیبێکیە پەنا بەخوای ڕەب العالەمین چەند کەسەیە ئەوڕۆ لە پیاوان و زەلامان لە ئافرەت و ژنانیش بەداخەوە ئەوەشمان هاتە ناو و لە کوڕە گەنجەکانیش بگرە خولیای فلان فەریقیە و فلان تۆپانێ و فلان بردیەوە و فلان چاوی منە و فلان ڕوحی منە و هەردەم ناویوی لەسەر زمانیە زۆر زیاتر لە ناوی خوا و پێغەمبەری عەلەیهی السەڵات وەسەلام بترسێ لە خوای لەسەرە مەرجێ ئەوت بێتەوە سەر زمانی نەتوانی برەی لا إله إلا الله ئەو جار قوڕت بەسەر دەبێ ناوی هەر کافرێکی بینی لەسەر زمانت بەدڵنیاییەوە دڵت بەوی پەیوەست بووە و خۆشت ویستیە و لە مەیدانی حەشر و حیسابدا حەشرت لەگەرویە خاڵێکی تر لەو خاڵانەی کەوا واد لێ دەکات تۆ ئاخیر شەڕبی و لەسەر گوناه و تاوان ڕوحت بچێشرێ ئەویش ئەگەر هەر لە سەرەتاوە
بە تەواوەتی ڕێگای مزگەفت و دینداری و خواپەرستی نەگریە بەر و ماواگەر چاش بی دوایە بگەڕێەوە سەر تاوان و گوناهەکان، چونکە نازانی ئاخیر جار مەلەکول مەوت لە چ کاتێکیە، لە کاتی تاوان و گوناهتا یان لە کاتی ڕێگای مزگەوتە ڕێگات پێدەگرێت. خاڵێکی تر زانایان دەفەرمۆن لاوازی و ضعفی ئیمانە بەڕێزان و خۆشەویستان. کەسێک ئەگەر ئیمان لاواز بی بە ئاسان تووشی تاوان و گوناهیش دەبی و لە سەرەمەرجیشدا شەیتان فێڕی لێ دەکا و ڕەنگە ئاخیر شەڕ بی و نەتوانی لەسەر ڕێک و پێچی و لەسەر ئیمان و ئیسلام وەفات بکا و بمرێ. لە پاشان خاڵێکی تر بەڕێزان و خۆشەویستان ئەویش کۆتاییەکەیە ئەوانەی کەوا وەلا و بەڕائیان نییە، ئەوانەی کەوا دۆستایەتی شەیطان و پێڕەکانی شەیطانی دەکەن و لەگەر لایەنە بێدینەکانن. وڵام و جوابت چییە لەگەر خوای رب العالمین کاتێک دەیە سەرەمەرجێ؟ هەردەم ئەوەت لەسەر زمانی بووە کاتێک تەوجیهت درای تێبەرپرسەکەت لە تەنظیمەکەت یان لە ئیعلامی وان ئیشت کردیە فلان ئەوها و کاک فلان ئەوها و سەرۆک فلان ئەوها و مامۆستا فلانمان ئەوها و بەرپرس فلانمان ئەوها و فیسار ئەوها، هەردەم دڵ و مێشتی خۆت بەوی بەند کردیە و دیعایەت بۆوی کردیە لەسەرە مەرگدا بە دڵنیاییەوە هەر ئەوانەت دێتەوە سەر زمانی ئەوجا لە مەیدانی حەشر و حیسابیشدا عەبدوڵڵای کوڕی ئیمامی عومەر و عەبدوڵڵای کوڕی عەباس مەسعود لە هەردووکیان ڕیوایەت کرایە کە دەفەرمێ ئەگەر مرۆڤ و کەسێک هەبی 70 ساڵ کڕنۆش و سەزدەی بۆ خوای ببە لە بەینی ڕوکن و مەقام واتە لە نێوانی مەقامی ئیبراهیم لە بەرامبەر کەعبەتوڵڵای کە شوێنێکی پیرۆزە لەگەر حەجەرول ئەسوەدی 70 ساڵ سەری لە سەزدەی دابی ئیڵڵا خوا لەگەر ئەو کەسەی حەشری دەکا کە خۆشی بووێ و گوێڕایەلی فەرمانەکانی بکە. دەبڕۆ ئەگەر بێدینێکت خۆش دەوێ، کەسێکی عەلمانیت خۆش دەوێ، کەسێکی تاوانکارت خۆش دەوێ، جوولە کەودیانێکت خۆش دەوێ، خەتەرناکە لەسەرە مەرگدا 70 جار هەر 5 فەرزە نوێژەکانت لە مزگەفت بی. سوێند بەخواوە قسەی ئەو سەحابیە بەڕێزانەیە و سەحابیە هەرە مەزن و گەورەکانن لە عیلم و زانستیەوە، هەردووکیان دەفەرمۆن ئەگەر ئەتوو بێ و ڕۆژی گربی لە مزگەوت بی دەوتەڕ بی بە زیکری خوا، بەڵام لەسەرە مەرجێدا زمانت لار دەبی ناوی بێدینان دەینی لەسەر ئەو حاڵەی ڕوحت دەچێشرێ لە مەیدانی حەشر و حیسابیشدا لە گەروان ڕادەگیرێ حەشرت لە گەروان دەبی. جاوەرم بابینەوە سەر خۆمان و تۆبەی بکەین و بگەڕینەوە لای خوای رب العالمین. چوەمان لێ دەکاکەوە ئاخیرمان خێر بێ بەڕێزان بە کورتی بەوەی کۆتایی پێدەینن. هەر لە ئێستاوە کار لە کار نەترازاوە، تەمەنمان وا هەیە و باقینە، ئەوی جێی لە دەنگمانە و ئەگەرنا ئێوە پێیان بگەینن لە پیاوان و لە کوڕان و لە ئافرەتان و لە کچان، وەرن با تۆبەی بکەین بگەڕێینەوە لای خوای ڕەحمان بە تەواوەتی و سەتاسەتی لە هەموو گوناه و تاوانەکان. مانجی ڕەمەضانە بەردەوامیش بین لەسەر تەوبەکردن لە ذکر و یادی خوای لە قورئان خوێندن، بەوەش دەکرێ ئەوە هاتوچووی کەسە باشەکان بکەین، گوێ بگرین لە وعظ و نەسیحەتەکان و قورئانی بۆ خۆمان لێ بدەین و بشی خوێنین، ئەو زار تێش بگەین کەوا چ ڕێگا و ڕێبازێک ڕاستە و لەسەری بەردەوام بین. ئەو کاتەی ئینشاء الله ڕزگارمان دەبێ و لەسەرە مەرگدا بەدڵنیاییەوە ئەگەر کەسێک وابوو خوای رب العالمین فەرمووی إن الذين قالوا ربنا الله ثم استقاموا تتنزل عليهم الملائكة ألا تخافوا ولا تحزنوا. ئەوانەی بەڕاستی خوا و پەروەردیگاریان ناسیە جاوەرن کەواتە خۆتان فێری خواناسی بکەن. مەڵێ مامە حاجی، مامە ئیختیار یان فلانە کەس برای بەڕێزم خوشکی مسلمان برێ مامۆستا پێوەیە ئەمە خوامان نەناسیە. بە دڵنیایی ئێستا ئیمتیحانی یەکتر بکەین ئەتوو سەتاسەد خوات نەناسیە. ئەگەر خوای بناسی لێی دەترسەی خوا هەن عەظیم و گەورەیە، واللهی ئەوەی خوای تەواو بناسی گیان و ژیان و مەنسەب و دنیای لەکن هیچ نامینێ، هەمووی بێنرخ و قیمەت دەبێ، ڕوو دەکاتە خوای پشت دەکاتە شەیطانی، حەرامی ناخوا لە دوای حەڵاڵی دەچی، دنیاش بە هەند هەڵناگری. لەبەروەی دەزانم خوات تەواو نەناسیە چونکە دنیا لەکنت زۆر مهم و گەورەیە. لەبەروەی دەزانم خوات تەواو نەناسیە چونکە زۆر جار ڕوودەکەیە شەیطانی پشت دەکەیە خوای ڕەحمان. لەبەروەی دەزانم برای بەڕێزم چونکە ئەگەر جاروەیە لە مزگەوتێ نوێژی دەکەی و بە ڕۆژیش دەبی لە معاملە و بازارەکان هیچ سیفەتی ئیسلامی